بەڵە خۆشەویستان بێگومان ژینگە بابەتێکی گرنگە پەیوەندی بە ژیانی تاک بە تاکی مرۆڤایەتیەوە هەیە. ژینگەش لە چەند بەشێک پێگاتەوە یەکێک لەو بەشە گرنگانە بریتیە لە سەوزایی و دار و درەخت لەسەر ڕووی زەویجا. ئەم دار و درەختانە هەندێکیان خواکردن دروست بوون، هەندێکیشان مرۆڤەکان ئایان چێنن و بە پێی وەرزەکانی ساڵ کاریگەری لەسەر ئەم درەختانە هەیە. بێگومان هەندێک درەخت هەیە لە ناوچەی سارد ناڕوێ، بیشی چێنیت دوای ماوەیەک وشەکە، یا هەندێک درەخت لە ناوچەی گەرم گەشە ناکات و ناڕوێت. ئەمە دەبێت ئێمە کاتێک درەختەکان اختیارەکەین و هەڵیانە بژێرین بۆی کە لەو ناوچەی خۆمان لەو باخچەی خۆمان لە بەردرگاکەی خۆمان هەڵبژێرین، پرسیارکەین بزانین ئایا کەش و هەوای چواروەرزی بۆ ئەم درەختە لەم ناوچەی ئێمە گونجاوە یان نە. ئەمە بابەتێکی دیکە وەرزەکانە. ئێمە ئێستا لە وەرزی گەرماین کە لە هەرێمی کوردستان ئێمە وەرزێکی سەرمای تاقەت پڕۆکێنمانێ، پلەیەکی نزم، هەروەها وەرزێکی گەرمای تاقەت پڕۆکێنمانێ کە دیسانەوە پلەیەکی گەرمی زۆر بەرز. بێگومان لەم پلە گەرمی زۆر بەرزەیە درەختەکان ئەگەر ئاگادار نەبین وشکە بنەوە، بەرەو لە ناوچوو نەچن، بەرەو تیاچوو نەچن و هەروەها ئەوانەی کە پیان ئەوترێت دارستان خواکردن لەوانەیە بەهۆی پلەی گەرمیەوە بسووتێن، گڕ بگرن. هەرچەنە لێرە لە خوا بەزیابێ سوپاس بۆ خۆی پەروەردگار بەو شێوازە نییە، مەگەر بەهۆی ئەوی کە پوش و پاوان بسووتێ و دارستانەکانی پێ بسووتێ، ژینە بەهۆی بەرزی پلەی گەرماوە دار و درەخت لێرە گڕی نەگرتەوە، بەڵام لە ڕووی وشکبوون و لە ناوچوونەوە گرفتی بۆ دروستە. بەجای ئەمە بۆیە بزانین لەم پلە گەرمای هاوینەدا کە زۆر بەرزە چۆن جەستەی خۆمانە پارێزین، ئاواش درەخت و نەمام و سەوزایەکانی دەوروبەرمان بپارێزین. بە میوانداری زۆر بەڕێز جووتی یارمادی ماستەر لە پەروەردەکردنی ڕووەک و بۆ ماوەزانی گەنگەشەی ئەم تەوەریە دەکەین. کاک جووتیار لە وەرزی هاوینین پلەیەکی گەرمی زۆر بەرز بێگومان تۆمارەکرێت لە هەندێک ناوچە لە باشووری کوردستان بێگومان نزیکە بێتەوە لە 50 پلەی سەدی کە هەست پێکرێ. چۆن لەم پلە بەرزەی گەرمایە ئێمە بتوانین نەمام و ڕۆک و دار و درەختی کە لە ماڵ و حەوشە و باخ و باخچەکانمان ڕوانومانە بیان پارێزین؟ طبعا قسەکان دووسێ بەش بوو. یەکەمین ئێمە باسی سەوزایی یەکەین، دومینی باسی وەرز و گەرماکەین. کە ئەڵی سەوزایی تۆ طبعا سەوزایی چەند شتێک ئەگرێتەوە. جارێ یەکەمینی پێشەوە سەوزایی زیندەوەرە، ڕووەک زیندەوەرە، سەوزایی زیندەوەرە و چۆن ئەڵێن خۆمان مرۆڤ زیندەوەرە، نازام ئاژەڵمانەیە زیندەوەرە، بە هەمان شێوە خۆراکیان پێویستە، ئاویان پێویستە، هەستیان هەیە، گەرمایان ئەبێت، سەرمایان ئەبێت، بە هەمان شێوە هەست بە تونیەتی و بە برسێتی ئەکەن، ڕۆکیش بە هەمان شێوەیە. بۆ یەک مادەم هەستی هەیە تۆ ئەبێت ئەو هەستانەی تەڵەبی هەستەکانی با بڵین جێبەجێ بکەی تاکو و بیپارێزی. دوای ئەوە ئێمە ڕووەک زۆر جۆرمان هەیە، کۆمەڵە جۆرمان هەیە. خشۆکە زەویدا ئاپۆشێ، هەمانە تۆزێ بەرزترە، هەمانە پەرژینە، هەمانە شوجەیرەیە داری بچووکە، هەمانە دارە داری گەورەیە. ئەمانەش هەر یەکەیان ئەنواع و ئەشکاڵ سەدان و هەزاران جۆری لێ هەیە. بۆیە ئەم جۆرانە ئاماژە زۆر ینی زۆر ئاماژێکی باشە پێدا، هەر یەکەی تەبیعەتێکی هەیە، هەر یەکەی بۆ شوێنێک گونجاوە، هەر یەکەی با بڵین شێوازێکی پەروەردەکردن، شێوازێکی ژیانی خۆی هەیە. بۆیە پێویستە تۆ بزانی چی اختیارەکەی، بزانی چۆن ئیدامەی ئەدەی. زۆر گرینگە ئیدامەدان، اختیارکردن. هەر سەوزکردن بۆ خۆی ئیشێکی قورس نییە، دارێک بێنیت و بیچەقێنیت و وازی لێبێنیت. ئەمە خاڵ یەکەمیان مۆزوعی ڕووەک کە با بڵین زیندەوەرە و ئەبێت ئاگاداری بیت ئەو تەڵەبیاتانی هەیە بۆی جێبەجێکەی. دووەمینی وەرزی گەرما. طبعا کاڵین وەرز ئێمە لە سەرەتای هەموو وەرزێکە ڕۆکشت و کاڵەکەیەوە ئەبێت ئاگادار بین. یعنی هەر کاتێکە وەرز ئەگۆڕێ، زستان بۆ بەهار، بەهار بۆ هاوین، هاوین بۆ پاییز، پاییز دووبارە بۆ زستان، کۆمەڵێک ئافات و کۆمەڵێک نەخۆشی و کۆمەڵێک شت ڕووەکاتە ڕووەکەکانمان، سەوزاییەکانمان پێویستە زانیاریمان هەبێت لە چۆن مرۆڤەکانیش لە گۆڕینی وەرزەکانە تووشی پەتاکان بزەبەت هەمان شتە. یعنی من بۆیە ڕێک ئەوە من دوتم وەکو مرۆڤ وایە ئەبێ ئاگاداریان بین. جا لە سەرەتای هەموو وەرزێکە
ئەمە گرینگە. سەرەتای وەرزی هاوین کێ ماڵین وەرزی هاوین تەمان بەچیە ناسرێتەوە ئمە گۆڕیمانە وەرزمان گۆڕیوە لە بەهارەوە هاتوونێتە هاوین تقریبا وا 20 ڕۆژی تەواو بێمە لە هاوینین کاتی وەرزی بەهار تەواو بێت تەمان ئەنی تەواو باران تەواو بێت مەوجەی زۆر گەرمی دێت شێکەمە بێتەوە لەگەڵ ئەوە کۆمەڵە نەخۆشیشتی واش دێت کاتێک کە ئەم شتانە ئەگۆڕێت ئێمە پێویستە ئۆتۆماتیکیان کۆمەڵێک کار هەیە بگرینە بەر بۆ ڕۆکەکانمان کۆمەڵک شتەیە بیانکەین دەست پێ بکەین بە کۆمەڵشتی تازە یەکێ لەو شتانە کە زۆر گرینگە زۆر مهمە ئاماژەی پێ بدرێ مەوزوعی ئاودێریە ئاودێری زۆر مهمە ئاگاداری بی یەکیش کەش لەو شتانە ئەوەیە کە تۆ ئاگادار بی ئایا لە سەرەتای وەرزی هاوین چی نەخۆشیەک چی ئافەیەکی تازە هەیە تەنها ناتوانین بڵین نەخۆشیە بێ بڵین ئافە لەبەرەوەی حەشەراتی ئەگرێتەوە کەڕۆکان ئەگرێتەوە گۆڕانی جە و ڕێک نەکەوتنی ڕۆکەکەمان لەگەڵ جەوەکەیە ئەمەش دیسانەوە بێ ئاگاداری بین ئایا گەرما زیانێکی هەیە ئەم ڕۆکانەی کە بەرگی گەرما ناگرن چیان بۆ بکەین ئەمانەش کۆمەڵێ شتە ئەتوانین باسی لێوە بکەین. کاک جوتیار با هەندێک باس لە چۆنەڵی باس لەو بکەین کە زۆربەی کات ئەو شتانی کە لە ژینگەیە هەم پەیوەندیان بێکەوە هەیە هەر بەنمونە زۆربوونی ڕێژی دانیشتوان و فراوانبوونی شارەکان و کەمبوونەوەی سەوزایی و گۆڕینی با بڵێن هەوا ئەو بابەتانی کە پەیوەندی بە ژینگەوەی هەمیشە کاریگەری هەیە لەسەر درەختەکانیش دەوترێت ینی لە کۆتا ئامارکە خوێنمەوە ڕۆژانە 2000 هێکتار زەوی کشت و کاڵی لەدەست دەدرێت هەر لە جیهاندا ئێمە کەوتونێتە بەر ئەو لێشاوی کە کوردستانی ژۆک وڵاتانی تر زۆر بەشێکی زۆر لە سەوزایی لەدەست بە و لە هەمان کاتیشە نەتوانرێ ئەو سیستەمێک ڕێکخراپێک کە ئێمە گرنگی زیاتر بە سەوزایەکان بدەین خۆی کە باسی تەبان گۆڕانی مەناخەکەی کلایماتیک چێنج و احتیباسی حراری و بەرزبوونی پلەکانی گەرما و بە بیابانبوون و ئەمانە تەبان بەداخەوە ئێمە لە خەتێکین زۆر لە ژێرمەترسیین لە خەتێکین زۆر لە ژێرمەترسیین توان باسی یەکەم بۆچی ئەم مەوزوعانە ڕاستە و خۆ کاریگەریان لەسەر ڕۆکەکان هەیە ئەتوانین بڵین دوو بەرامبەرن دوو تایتەرازوون هەرچەند ئەم داگری ئەو بەرز بێت هەرچەند ئەو داگری ئەم بەرز بێتەوە بۆیە بێ زۆر ئاگامان لەبێ هۆکاری بەرزبوونەوەی پلەی گەرمی و کەڵەکە بوونی دوانە ئۆکسیدی کاربۆن و پیسبوونی ژینگە مرۆڤەکانن ئەمە یعنی شتێکە هەر کەسێک ئەتوانێت بەبێت توێژینەوە هەست بەمە بکا و چەپان چەندی توێژینەوە و ئەوەی لەسەرە ئێمە بۆچی چیمان کردووە تاوامان کردووە پلەی گەرمی زەوی بەرز بێتەوە ئینتاجێکی زۆری دوانە ئۆکسیدی کاربۆن پیسبوونی ژینگە لە بەرامبەرە ئەو جیهەتەی کە ئەمەمان بۆ پاک ئەکاتەوە جیهەتی با بڵین سەوزاییەکەیە هاتوین کەممان کردوتەوە بە کۆمەڵێ ئاقاری غەڵەتمانە بردووە بۆ نمونە کەمکردنەوەی ڕووبەرەکان بەتەنیا نییە یعنی هەڵبژاردننی زۆری هەڵی ڕووەک ئیدامەدانی غەڵەتی ڕووەک ئەمانە هەمووی کاریگەری هەیە لەسەری هەموو کاتێک تۆ حسابی ئەوە بکە کە سیارێک بە سیارێک ئیش پێەکەی دوان ئۆکسیدی کاربۆن دەرئەدایە هەر ئیشێکاکەی دوان ئۆکسیدی کاربۆن ئینتاجەکەی بێجگە گازە زیان بەخشەکانی تر ئەبێ حسابی ئەو کەی ڕۆکێک هەبێ لە بەرامبەر ئەوت بۆ پاکاتەوە ئەو کاریگەری خراپەی تۆ دروست کردووە با بڵین چاکی کاتەوە بەڵام لە بەرامبەرمە هەڵی زیاتر ئەەکەین بە کەمکردنەوەی ئەو ڕێژەیە با دوو نمونە بێنمەوە بە نمونە هەڵبژاردننی دار هەڵبژاردننی ئەو ڕۆکەی کە هەڵی ئەبژێری طبعا سەقافەتێکی هەڵە هاتوۆتە وڵاتی ئێمە بەداخەوە کە ڕۆشتوین سەیری وڵاتانمان کردووە بینیمانە دیزانی سەوزایی جوان و چیمەن چێندراوە و سەوزە و جوانە بەلامانە جوان بۆمان زانیوە ئەمە سەوزاییە بە تەخەیولی خۆمان بێ ئەوەی پرسیار بکەین لە کەسی شارەزا چکەمە زۆر گرنگە ینی دارێکە چێنیت پرسیار کە کەسی شارەزا بزانە چیت پێڵێ فاسألوا أهل الذكر إن كنتم لا تعلمون مەگەر وان یان ئێمە لا ئێمە ئەوانەی 1400 ساڵە خوای گەورەی پێفەرمووین ئەبێ ئەمیشە بکەین چیمەن زەرێکی زۆری هەیە بۆ ژینگە ئەگەر سەیرێکی بۆ شارێکی وەکو سلێمانیە هەموو خەڵک هەڵپەی چاندنی چیمەنیەتی ئەوە چیمەنی هەبێت لە کاتێک ئەمە غەڵەتترین ئیشە بۆچی زیانە هەیە کاک جوتیار لە بەرامبەرە دارمان هەیە کە ئەسێ مەسەلە پرسیارە دەرمان هەیە کە عکسی چیمەن ئیشەکە بۆ نمونەیە 100 متر چیمەنمان هەبێت 100 متر مربع کەمترین بڕی ئاو بیەوێت لە کاتی گەرمایە متر مربعێکی 8 لیترە یعنی 100 مترەکە 800 لیتر ئاوی ئەوێ ڕۆژانە ئەی چیمەنەکە چیمان بۆ ئینتاجەکە وەکو فەرشێ وایە لە عەرزەکەی ئەگەر داو خست بێ سەوزە و ناڵم هیچ ئیسفادەیەکی نییە بەڵام تۆ ڕۆژانە ئەم ئاوە زۆرەی پێ ئەدەی ئەیکا بە هەڵم ئایا هیچ قوترێکی خەشەبی داری ڕقی هەیە کە دوان ئۆکسیدی کاربۆنی کاڵەکە کردبێت و ژینگەی پاک کردبێتەوە نەخرنیەتی ئەی لە بەرامبەرە ئەو بڕە ئاوی کە بەکارت هێناوە بۆی ئایا چەند زیانت لە مەناخی ئاوی خۆمان داوە ئەگەر
زۆربەی زۆری ئەم وڵاتی ئێمە لە ئاوی ژێرزەویەوە ئاو دەرەکە بۆیە ئەگەر هەڵە بڵم کفرە ئاوی ژێرزەوی دەربێنی بۆ ئاودانی چیمەن ناڵێن با هەر نەبێت با هەبێت بەڵام تۆ کاتێکە چیتە تورکیا چیتە ئەوروپا مەسافەی گەورەی چیمەن ئەبینیت ناکرێت لە کوردستانی عێراق بەرزترین پلەی گەرما تۆمارەکات لە کەلار و کفری بێت بتەوێت چیمەن بچێنیتەوە بە هەمان شێوەی تورکیاکە ڕوتوبە زۆر بەرزە کات ئەگەر هەش بێ ڕوبەرەکی کەم بێت ئەبێ ڕوبەرێکی زۆر کەم بێت ئەبێ حسابی ئەوەی بۆ بکەی لە شوێ ئاوی ئەدەیت چۆن ئاوی ئەدەیت لە بەرەوەی کولفەیەکی زۆری ئەوێت بۆ سیانەکردن بۆ ئیدامەدان دەرمانێکی زۆری ئەوێت یعنی دەرمان یەکێکە لەو شتانەی کە دایمەن ئێمە هەوڵەدەین کەمترین بڕ بەکار بێت ئەسڵان ئەگەر بکرێ هەر بەکار نێت بەڵام چیمەن دەرمانێکی زۆری ئەوێت لەبەرەوەی بە تەبیعەتی خۆی ناسکە حەشەرات پێ وێرێ کە ڕوو پێ وێرێ سەردای وەرزی هاوینە ئێستاوانی چیمەنیان هەبێ مار کەسە چیمەنی هەیە توانێ ئەگاداری ئەوە بێت پەڵەی زەر لە چیمەنەکانە دروست دەبێ بە بۆنێ و ئاوە زۆری ئەیدەی بەسەریە ئەو بڕ ئاوە زۆری کە ئەیدرێتێ لە ژێرە و تەڕە تەبعاً لەسەر ئەو گەرما زۆرە لێدا ئەبێ بە میدیایەک ئەبێ بە کەشێکی زۆر زۆر مولائیم بۆ گەشەکردنی کەڕوەکان کە ڕوو لێدا جاتخواها لەسەر ئەو مەسلەیە حەزەکەم یەک کۆمنت بە مایەکی زۆر لەمە پێش یەکێک لەو درختانی هاتە کوردستان قەڵم تۆز بوو ئەیانوت ڕێژێکی زۆر ئاو هەڵ ئەمژێ و لە شوێنێکی زۆرە لە کوردستاندا چێنرا هەر بەڕاستی هەڵبژاردننی ئەو درختێکی ئێمە هەڵە بژێرین کاریگەری هەیە لەسەر کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی یان شێوازی هەر بەڕاستی پێت بڵم ئەو زانیاریانە هەمووی هەڵەیە ئەسڵەن کفری کشت و کاڵیە ئەسڵەن غەڵەتێکی جەرگ بڕ بوو لە کوردستان درا کۆمەڵی هەڵی تر بۆ نمونە هەڵبژاردننی سەبەحبەح بە وڵاتی ئێمە و پاشان غەدرکردن لە سەبەحبەح بە هەڵپاچینی و پاشان غەدرێکی کلەی بە بەکارنەهێنانی چیتر ئەمانە هەمووی قەڵم تۆزدارێکی گەشە خێرایە داری دارستانە مقاومە بۆ بێئاوی مقاومە بۆ پلەی گەرمای بەرز مقاومە بۆ ڕەشەبا تەنها پلیس نزمی پلەی گەرمی کاری تێکا وەکەوەی بینیمان ئەوی شتێکی نادرە ینی لە سلێمانی یەکجار ئەوە بینراکە هوشکی کرد ئەگنا دارێکی زۆر باشە ینی لەواشێت تۆ داوای بەڵگەی علمی دێ بکەین نەتوانم چەندین بەڵگەی علمی پێ بڵم لەسەر ئەوە بۆ نمونە داری قەڵەمتۆز هەمومان دیقەتمان داوە گەڵاکەی ڕەنگی شینە بەڵێ ئەم گەڵاشینە هەرچی ڕووەکێکت بینی لە ڕەنگی زەردەوە بۆ ڕەنگی شین تۆ ڕیزیکە سەوز لە نێوانیانایە هەتاکە وەرە ڕەنگی شینی کاڵ بڕین ئەو ڕووەکە کەمی ئاو پێویستە هەتا بەرەو زەرد بڕین ناسکترێکە سەوز لە نێوانیانایە بە نمونە داری زەیتون ڕەنگی بەلاوشی ناچێت هەموو نەزانین ئاوی کەمەوێت سنۆبەری ئەریزۆنیکە داری قەڵم تۆز یۆکالیپتۆز ناوە زانستێکەیەتی ئەمانە هەمویان بەو شێوەیەن بەڵام سەیرەکەی لە بەرامبەرە هەندێک بۆ سنۆبەری لیمۆییمان هەیە ڕەنگی کاڵە گەرما خێراکاری تێکە بچمەوە سەر سەبەحبەح ئەمە سەبەحبەح ڕەنگی شینە ئاو کەم سەرفەکە هەر کاتێک گەڵاکەی و شکان هەست بە قرچەیەکەکەی هەست پێکێکە کەمی ئاوتی هەگەڵاکەی بۆچی واکە لەبەری کەمترین ئاو بە هەڵم بکات هەر کاتێ سەیری گەڵای سەبەحبەح بکە ڕیزبوونی گەڵاکانی شانی کردوتە خۆر ڕووی نەکردوتە خۆر بۆچی لەبەری کەمترین خۆر بە گۆشەی ڕاستە و خۆلەی بدا بەلاری لێبات بۆی کەمترین ئاو بە هەڵم بکات باشە یعنی زۆرتر چینێکی مێوی زۆر بە ئاسانی هەستی پێکرێت لەسەر ڕووی گەڵاکانی بۆی کەمترین ئاو بە هەڵم بکات درێژەی نەدەمێ یعنی سەبەحبەح دارێکی زۆر باشە زۆرترین بڕی دوانۆکسیدی کاربۆن وەرەگرێت لە جەو لەلام خۆیان تەسبیتی ئەکات یعنی تۆ حسێب کە سەبەحبەحێک بە 3 ساڵ نزیکی 200 تەن ئەگەر قافاکەی قورس بێ ئەمە لە چیەوە هێناوێتی زۆر باش خیر هەمووی دوانۆکسیدی کاربۆنە بین سەر بابەتێکە لە سەرەتا شاباس کرد من ویستم ینی یەکەمە پرسیارێکی جددی ویش بریتە لە ئاودان ئاودێریکردن ینی ئێمە لەوانەیە هەڵێکی زۆرمان لە ئاودانی تەنانەت زەرعاتەکانیشمان هەبوو بێ لە دار و درەختی شاو ئاوێکی زۆریشمان بە فیڕۆدا بێ با بینە سەر درەخت ئایا درەخت پێویستە چۆن ئاو بدرێ کەی ئاو بدرێ ئایا بەس بنی درەختەکە ئاو بدرێ یان بازنەیەکی گەورە بە دەوریا چاڵک بکرێ و تێر ئاو بکرێ ینی شێواز تەمەند ئەمە بێگومان لە درەختێکەوە بۆ درەختێک لە ناوچێکەوە بۆ ناوچێکە گۆڕێ بەڵام بە شێوازێکی گشتی ئاودانی درەخت ئەبێت چۆن بێ مەوزوعی ئاودێری تەبعاً زۆر گرنگە ئەگەر باسی لێوە بکە یعنی تەفاسیلی ئەوێت وردەکاری زۆر زۆری ئەوێت بەڵام کۆمەڵی ئەتوانی ناسای عام بخەینە ڕوو کۆمەڵێک شتی عامەتەن باس بکەین لەسەر مەوزوعی ئاودێری تەبعاً لە ئاودێری لە وڵاتان ئیشی زۆر زۆری لەسەر ئەکرێ زۆر کارەکرێت لەسەرەوەی ئاو بە کارامەیی بەکاربێنن باشە
بەکارامەی بەکاری بێن بەکارامەی یعنی چی یعنی ئەو بڕائاوی ئەیدەی زۆرترینی ڕۆکەکە ئیسفادەی لێ بکە کەمترینی ببێ بە هەڵم کەمترینی درێنچکە و بڕاتە خوارەوە و ڕێی ڕۆکەکە ئیسفادەی لێ نەکات طبعا ئەمە بەپێی کۆمەڵەشتە گۆڕێ ئەو مەناخەی کە تۆ هەتە ئەو خاکەی کە تۆ هەتە ئەو ڕۆکەی کە تۆ هەڵت بژاردووە ئەو وەرزەی کە ئاوە دەیت ئەمانە هەمووی فەرقەکە لەسەری بۆیە ناتوانین بڵین بزەبت فلان ئەو نە ئاو بکەنە بن ڕۆک بەڵام ئەو کەسەی کە ڕۆک بەخێوەکە ئەو کەسەی کە نوعدارێکی ئەتوانێت پرسیار بکەم داری من چەنی ئاوەوێ چۆن ئەوێت کەیوکەی ئاوی بم ئەمە زۆر گرنگە یەکەم دووهەمینی ژیان لەگەڵ ڕۆکەکەیە ینی تۆ کۆمەڵێ پێوەەر هەیە ئەزانی کەی ڕۆکەکە و تینووی ئەوێت چەند جارێک کاتی بۆ ڕاگرە بزانەکەی تونی بێ و کاتە یان کەمێک پێش و کاتە ئاوی بە هەموو دقێک ئاوی مەدە ئاوەکە هەم زەرری پێگەین و هەموو بڕێکی زۆری بەزایە ئەڕوە بەکارهێنانی سیستەمی ئاودێری زۆر زۆر مهمە هەموو کاتە پرۆژێکی کشت و کاڵی کە ئەتەوێت دروست بکەی خاڵی یەکەم ئەوەیە کە تۆ بزانی سەرچاوی ئاوت چییە لا ئێمە حساب بۆ ئەم خاڵە ناکرێت یعنی ئاگادارم باخی گەورە دروست کراوە پێک هاتووە لە 600 دار 800 دار باخی تر هەبوو پێک هاتووە لە 22,000 دار کاتێ دارەکان چێنراون ئەنجا بیر کەوتۆت و ئەی بەچی ئاوبین لە کاتێکە ئەمە زۆر کێشەیە یعنی تۆ یەک دار ئەچێ یەک دار بچێنە و خزمەتی کە و سیانە و ئیدامی بدە باشتر لەوەی 100 دار بچێنیت و نەیکەی زۆر جار یعنی حملی ئیعلامیە بینین من گلەییم لەو بابەتە هەیە وەڵا فڵانە کەس دارێکی چند خاکە نازێک و تۆ زەگەڵ ئەکاتە بنی و یەک دار بچێنە و ئاوی بە باشترین و دروستترین کات بۆ ئاودان کەیە بەیانیان زووە نیوەڕۆ لە کاتی قرچی گرمایە ئێوارانە شەوانە بۆ دار و درختەکان چ کاتێک باشە طبعا ئیتر کە وەرزی گەرما هاوت و ئاودێوی دەست پێ ئەکات لە بەهارە کە بۆ منە چەند ڕۆژێک باران نییە تۆ هەستەکەی هەندێک شتت هەیە کە بچووکن ڕێگیان زۆر نەچۆتە عەرزەوە پێویستی بە ئاودانە لەواچی هەر کاتی ئاوی بێ کێشەی نەبێت یاخود گوڵی ژوورەوەت هەیە سێبەری لەسەرت لێسان هەر کاتێک ئاوی بێ کێشەی نییە یاخود لەناو بەیتی پلاستیکیایە و تۆ دەرەجەی حرارە و کۆنتترۆل کردووە هیچ کێشەی نییە بەڵام بۆ دار بۆ چیمەن بۆ ئەم شتانە عادەتەن بە کاتی فێنکی ئاو بدرێت لەوە چێ لە منتیقی کەلار و ئەوانە ئاو بدەی من خۆم وان پێ باشە طبعا ئەم مۆزوعانی قاشێکی زۆری لەسەر تا ئێسش زانایانی کشت و کاڵی یەکلا نەبوون تۆ بەیانیان باشترە ئێواران هەندێکڵێ ینی هەندێکڵێ ئێوارە بەس ئەگەر تۆ زانیت بەیانی کە ئاوتدا بەخێرا بەڵام هەموو کۆکن لەسەرەوەی قرچەی نیوەڕۆ نابێت نەخر قرچی نیوەڕۆ باش نییە ئاو بدرێت مەسکاتێکی زۆر تۆ بە قرچی نیوەڕۆ ئاوی دارەکانت زەرەر لێدەی بەڵام یەک جاردارێکت هەیە زۆر تیونیەتی هەستەکەی خەریکە حاڵی خراپەقی چێک ئەو نیوەڕۆی ئاوی بە ئەنی با نەبرێت لە تونیا بەس بەگشتی بەیانیان و ئێواران ئاو بدرێت ئەگەر زانی زوو پلەی گەرماکە دێتە سەری بە خێرایی یعنی ئێستا لە کەلار لەواچی هەر سەعات دەیتر نیوەڕۆ بێت بۆ نمونە ئەو ئەوێ زۆر گەرمە تۆ شەو ئاو بە باشە ئەگەر زانی درەنگ پلەی گەرماکەی دێتە سەری بۆ نمونە مەناطقی شارباژێر و پێنجوێن و ئەمانە ئەتوانی بەیانێکەشی ئاو بیت ئیتر قسەی زۆر لەسەرە نەوعی ڕۆکەکەش ئەیگۆڕێت باشە کاک جوتیار ئەو ماوەی کە هەمانە زۆر زۆر گرنگە باز لە چارەسەرەکان بکەین بۆی کە هەرێکێکمان ڕۆڵمان هەبێت لە پاراستنی درختەکان و باست لەوە کردیانی مەرجنیێت و هەرتێ درختێ بچێنین پێویستە پارێزگاریشی لێ بکەین بڕێنمای چێ بۆ هاوڵاتیان ئایا بەڕاستی ئێمە چۆن گرنگی بە سەوزایی بین چۆن پارێزگاری لێ بکەین من هەستەکەم ینی بابەتی ڕۆکیش تا ڕادەیەک پەیوەندی بە حەزی مرۆڤەکانەوەیە هەنە جارە بێ پێویستیش بۆ ژیان هەندێک کەسی هەڵێ بە تاقەتی ئەوم نییە خزمەتی درخت بکەم هەندێک کەسیش هەڵێ مادەم سوودی هەیە خزمەتیەکەم و هەندێک داری جوان لە ماڵەکەم بێ لە دەوروبەرەکەمە بێ ئەیچەنە خۆی ینی ئەگەڕین و سەر ئەو خاڵی ڕۆکەکان زۆر زۆرن هەرێکەی هینێکیە پرسیارکردن زۆر مهمە بەرزکردنەوەی با بڵێن سەقافەتی کشت و کاڵی زۆر مهمە چونکە بەڕاستی کشت و کاڵ زۆر فراوانە ئێمە کاینێکمان هەیە ناوی مرۆڤە ناوی زانستی مرۆڤ هۆمۆ ساپینیەسە سەیرەکەی کۆمەڵێکی زۆر ئەطیبا و دکتۆر و اختصاصاتمان جیا کردوتەوە چاو شتێک پێست شتێکی کەیە بۆ نمونە هەناو شتێکی کەیە مەوزوعی مێشک و دەمار شتێکی کەیە هەموویمان بۆ جیا کردومە بەس بۆ مەوزوعی نەخۆشی مەوزوعی نمو گەشە و ئەمانە شتێکی ترە ڕۆکیش هەروایە ینی هەر کامێک لە ڕۆکەکان بگریت ینی بۆ نمونە ئەگەر بەس تەنها باسی زەیتون بکەین ڕۆکی زەیتون چۆن ینی وتمان مرۆڤ ناوێکی زانستی ویژێک فەردێکی تایبەت بە خۆیەتی و ئۆلیا یوروپیانای ناوە و ینی ڕاقیە و سیندەوەریی ڕاقیە و خۆی هەموو شتێکی خۆی هەیە بۆی ئەم ڕۆکە بە هەمان شێوەی مرۆڤ گەشەی هەیە ژیانی هەیە نەخۆشی هەیە کۆمەڵی زانیاری خۆی هەر تەنها ئەو پێویستی بەم هەموو اختصاصە هەیە وتەنها مرۆڤیش سوودی لێ نابینێ ینی بەڕاستی جێگایەکە بۆ زۆرێک لە گیانەوەران و زیندەوەرە ئەسڵەن ینی مرۆڤ زیانی هەیە و قازانجی هەیە
ئەبێ ینی مەخۆمان پارێزنەیە کە زەرر نەدەین لە ژینگە بەس ئەو بەستە ناقازانجی ینی بۆ نەڕوەک بۆ ئەمە زەیتون ینی هەموو ئەڕۆکەی کە هەمانە هەر هەمووی هینی تایبەتی خۆی هەیە ئاگالێبوون و فێربوونی تایبەت بەخۆیە بۆیە دایمە پرسیارکردن لە کەسی شارەزا زۆر مهمە ئەو ڕۆکەی کە هەتە زانیاری لەسەر کۆبکەرەوە سەقافەتی لەسەر زیاد بکە سەرەتاویست ڕۆکێک هەڵبژێری دیسان پرسیار بکە بزانە چی بۆ شوێنی تۆ باشە مهندی زراعی زۆرمان هەیە کەسی شارەزامان هەیە کەسی زیرەکمان هەیە ئەتوانێت پرسیار بکرێ ئەو نەیزانی قەیچەکە لە کەسێکە پرسیارەکەم بەڕاستی ینی گەلە جار من پرسیارم بۆ دێت اختصاصی من نییە ئەگەر ئەڵی نایزانم ئەڵێن چۆن نایزانین خۆتۆ مهندی زراعی دەی مهندی زراعی ئەبێ لە نەخۆشیش بزانێ ئەبێ لە گەشەش بزانێ ئەبێ لە ئەنواعیش بزانێ زۆر فراوانە و زۆر ژیانێکی دنیایەکی خۆشە و زۆر شتی چاک هەڵئەگرێت ئێستا بۆ نمونەوانەی قەیسی و قۆخ و ناوەکبەردینەیەکانیان هەیە ئەوانەی سێ و هەرمێ و ئەم شتانیانێ ئێستا حاڵەتێکی حەریجە پرسیار بکەن پێیان ئەوترێت تەمەنمە کرمی حەفارمان هەیە لەم مەجموعەشتە ئەدات زیانێکی گەورە ئەدات ساڵانە ئەوانەی باخیان هەیە ئەزانن کرمی حەفار چیان پێەکە ئێستا کاتێکی حەرج ئەوان پرسیار بکەن لەواچێ لە بەکارهێنانی چەندین لیتر دەرمان نەجاتیان بێ کە ژینگەش پیسەکە و بۆ خۆشیان خراپ تەنها بۆی کە سەیری فەرعەکانی با بڵین لقەکان سەیری سەر لقەکان بکەن وشک بوو لەسەر لقەکان هەبوو پەلە باریکەکان ئێستا کاتی ئەوەیە دایکانەی کرمی حەفار قالۆنچەیەکە دێت لە شوێنێکا گەرادانێت تۆ دەی تەنها بە مەقەستێ لە خوار ئەوە ئەی بڕیت پەلێکی ناسکی تازەیە هیچ زیان نادا لەگەڵ بڕی و فڕی ئەدەیت و هیچ پێویست بە دەرمان بەکارهێنان ناکات ژوەکەکەت نافەوتێ بەس ئێگەر وازت لێهێنا هەتاکو وەچێتەوە ساڵێکی کە سەیرەکەی پەلێکی ئەستور وشکەکات و بە ناوێ ئەڕوا هەتا ئاگاتەوە فەرعی ڕئیسی یعنی زۆر تەکنیکی سەریع هەیە بیکەیت کاتەکەمان تاوا بوو بەس من پرسیارێک بە زەڕ زانام تۆش بە کورتی و بە گوشتایی وەڵام بێتەوە ئەویش بابەتی هەڵپاچینی دارە ئیتر وەرزی پاییز هات گەڵای پێوە نەمایە هەندە جار گەڵاشی پێوە ماوە هێشتا ئەکەونە هەڵپاچینی ئەم دارانە و لە قوپۆپەکانی ئەبڕن و تەنها دارەکە خۆی ئەمێنێتەوە هەر بەڕاست هەموو دارێک پێویستی بەم هەڵپاچینە هەیە یان بەم شێواز هەڵپاچینی هیچی پێوە نەمێنێ ساڵی داهاتوو سەر لە نوێ لەقی تازە دەرکاتەوە ئەمە ڕێگەیەکی دروست و زانستی یاننا زۆر بە خێرایی پێت بڵێم هەڵپاچینی دار گرتنەبەری ڕێگەیەکە بۆ مەبەستێکی دیاری کراوە یعنی هەڵپاچین بەبێ مەبەست زۆر غەڵەتە ئەمە یەکەم هەڵپاچینی بێ مەبەست چییە؟ ینی هەڵپاچینی بێ مەبەست ئەوەیە تۆ ڕۆکی جوانی تێناوە بە نمونە ئەیهێنمە بۆی ئاسان تێبگەین داری سەبەحبەح ئەو دارەی زمانی هەبوایە شکاتی لێکردین ئەیداینە دادگا لەم وڵاتی ئێمەیە داری سەبەحبەح دارێکە بە سروشت خواوای دروستکرۆ شێوازی چەتری گەشەکە لە وڵاتان بەکارهێنرێ بۆ بەردەم ترافیک لایتەکان لەبەری بەرز ئەبێتەوە و بەردەم ترافیکەکە ناگرێ بەڵکو سەرجادەکە ئاکا بە سێبەر لای ئێمە هێناومانە کە گونجاو نییە بە وڵاتی ئێمە بامان هەیە ئەکرا هەبیتاتەکەی بخوێنین و ئەنجا بهێنین لەگەڵ ئەوەیە کە ئاوا هێناویانە هەڵیشی ئەپاچن نەخێت دای ئەپاچن ئەڵەن بۆ وڵا خڕ ئەبێتەوە جوانە ئاخر تۆ ئەگەر حەزت لە داری خڕا شێوەی خڕ بێ تۆپی بێ نابێ سەبەحبەح بچێنی بچۆ ناروەند بچێنە حەزت لە دارێکە گەڵاینەوەرێ ئاخر ئێستا فێری فەنێکی تر بوونە لە بەردرگاکانیانە هەر زوو پێشەوەی وەرزی گەڵا ڕێزان دەست پێ بکات هەڵی ئەپاچن گەڵای پێوە ناهێڵن بۆچی وڵا زەوی پیسەکە تۆ ئەگەرەتەوێت زەویەکە گەڵای لێنەوەری هەرچەند پیس نییە گەڵای ڕوەک ئەگەر ئەتەوێت پیس نەبێت دارێک بچێنە گەڵانەوەرێنێ سنۆبەرێ بچێنە چی پێوترێ واشنتۆنیەک بچێنە ئەمانە گەڵاکانی گەورەیە بۆ نمونە واشنتۆنی چوار گەڵایەکەیت و فڕێدێ یعنی ئەبێ هۆکارێکی تایبەتت هەبێ بۆ هەڵپاچین بۆ شازەی لێرە هەیە دروست نیە بەڕای من بە هیچ شێوەیەک هەڵپاچین دروست نییە لەبەر هەدەف نەبێت ئەتەوێت میوەکەی گەورە بێت بە شێوازێکی زانستی هەڵی پاچە بەس ئەو هەڵپاچینە قەتعێ نەخێر سپاس بۆ بەڕێز جوتیار مەهدی ماستەر لا پەروەردەکردنی ڕۆک و بۆ ماوەزانی کە لەم تەوەرا لەگەڵمانە بوو کۆمەڵێک زانیاری گرنگی پێبەخشین دەستان خۆش بێ و بەخێر بێنێ.